ئێمە سەبارەت بە خۆڵ و خاشاک لیژنەکەمان لە چوارچەوەی هەر چوار پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بە دوواداچوونی وردمان کردووە. ئەو گرێبەستانی کە لەگەڵ کۆمپانیەکان و خۆڵ و خاشاک کراون گرێبەستی جیاوازن. ئێمە تاکیدمان کردووە کە هەردوو لایەن ئەبێ پابەندی ناوەرۆکی گرێبەستەکان بن. لەلایەک ئەبێ ئەو کۆمپانیایی کە خۆڵ و خاشاک با بڵێن گرێبەستی لەگەڵەکرێ ئەبێ سەرمایی کۆمپانیەکە بەقەت ئەوە بێ کە چەند مانجێک بتوانێت شایستەی دارایی کرێکارەکانی بدات بۆ ئەوی کرێکارەکانی وەکو کارتێکی فشار بەکارنێنێ کە زۆر جار بەداخەوە لێرە و لەوێ کرێکار وەکو کارتێکی فشار بەکارێتەوە. لایەکی تریش بێگومان موچەی کرێکارەکانیش لە کۆمپانیەکە بۆ کۆمپانیایەک لە شارێکەوە بۆ شارێک جیاوازە. ئێمە لەسەر ئەم پرسە راپۆرتێکی تێر و تەسەلمان ئامادە کردووە کە لە ڕۆژانی داهاتوودا ڕادستی بەڕێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەکەین بۆی دانیشتنیەکی تایبەت سەبارەت بە خزمەتگوزاریە گشتیەکان ئەوەی کە پەیوەندیدارە بە وەزارەتی شارەوانی گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار بە ئامادەبوونی بەڕێز وەزیری شارەوانی لە پەرلەمانی کوردستان بکرێ هەموو ئەو کێشە و گرفتانێک کە بەڕێزت ئاماژە تێدا کرد گفتوگۆی لەسەر بکرێ و کۆمەڵێک ڕاستپاردەش لەلایەن لیژنەی شارەوانی و ئامادەکراوە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو گرفتانەی کە بەڕێز ئاماژت بکرد.